بەناوی خودای گەورە میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. لە پەیام پۆدکاستەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری نوێ لەگەڵ یەکی تر لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڕێز شوان ڕابەر، سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر بە ژمارە 285 کۆمەڵی دادگەری و ژمارە یەکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر. پێشەکێکتان بۆ دەخوێنمەوە لەسەر ژیانی مامۆستا شوان. لە ساڵی 1970 لە پارێزگای هەولێر لەدایک بووە. ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بووە. خوێندنی مەلایەتی و پەیمانگەی وتاربێژی و کۆلیژی زمانی عەرەبی و زانستە ئیسلامیەکانی لە بەغدا و ماستێری لە زانکۆی هۆڵندا خوێندووە. بڕوانامەی دکتۆرای فەخری لە زانکۆکانی ئەردەن لە ئیعلام پێدراوە. هەروەها ئێستا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە و کاندیدی ژمارە یەکە، سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریە بە ژمارە 285 لە پارێزگای هەولێر. تاوان ئێمە لەم پۆدکاستانەدا ئامانجمان ئەوەیەکە دیوی پشتەوەی ژیانی کۆمەڵاتی کاندیدەکان بخەینە ڕوو لە منداڵیەوە تاوەکو گەورەبوون، ئەو بڕوانامانی کە بەدەستیان هێناوە، ئەو شارەزانی کە هەیەە، ئەو خۆشی و ناخۆشیانی کە بەسەریان هاتووە. جا لەگەڵ کاندیدەکانی تری شەر بە هەمان شێوە کۆمەڵی پرسیاری تایبەتمان کردووە. لەگەڵ کاک شوان ڕابەریش کۆمەڵێک پرسیاری تایبەت هەیە کە ئاڕاستەی جەنابیانەکەین. بەخێر بێ کاک شوان. زۆر سپاس بۆ جەنابەت. تەندروستیتان چۆنە؟ باشن؟ الحەمدوللا لە فەزلی خوای زۆر باش. خوا زۆر باشی داوە. یاخوا سەلامەت بن. زۆر سپاس بۆی بەڕێزش. زۆر باشە. دەست پێ بکەین ئامادەی؟ بەڵێ لە خزمەتتانداین فەرموون. پێی بەرنامەی بۆتان لە خزمەتتانداین. سپاس خزمەت لێمەوە. شوان ڕابەر کییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کاک ڕامیاری بەڕێز و ئازیز بۆ کەناڵەکەتان و بەرنامەکەتان. من ناوم شوان ڕابەرە. هەڵبەتە ینی لە گەنجیەوە بەو ناوە ناسراوم و لە نێو وەسەتی پێشمەرگایەتی و وەسەتی کاری ڕێکخراوەی سیاسی، چونکە من بۆ یەکەم جار ساڵی 1970 پەیوەندیم بە بزوتنەوەی ئیسلامی وەکرد وەکو پێشمەرگە. طبعاً بزوتنەوەی ئیسلامی لە وەکو تاریخ لە ساڵی 1970 دروست بووە، بەڵام لە سەرەتاکانی هەشتاکان بڵێن وەکو بزوتنەوەیەکی چەکداری دەرکەوت، سەرەتا بەناوی بزوتنەوەی پەیوەندی بوو کە کۆمەڵێک مامۆستای زانا یا دانیسقا لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە مەنتیقەی شارەزور و سلێمانی و هەولێر و ئەوانە هەتا لە دوهۆچیش چوونە دەرێ لە ئێران ئەو بزوتنەوەیان دامەزراند. دیارە یەکەم بارەگا لە سنووری هەولێر یا بیتوێن و ڕانیا هاتە دەرێ، واتە هات دابەزی هاتە مەلەکان. ئەمن بۆ یەکەم جار لەو بارەگایە بوومە پێشمەرگە لە حڕەکەی ئیسلامی ئەوسا. طبعاً ئەگەنا بۆ خۆم بە ئەسڵ خەڵکی گوندی خەتێم لە ساڵی 1970 بە پێی ناسنامەی باری کەسێتیم لەوێ لەدایک بووم. طبعاً گوندی خەتێ دەکەوێتە دۆڵی بالیسان. بالیسان ئێستا ناحیە تابعی شەقلاوێ، شەقلاوە تابعی هەولێرە. من وەکو سەرەت برین لەدایک بوونم، مەسقەتی ڕەسم لە خەتێ لەدایک بوویمە و خەتێ خۆشناویشە وەکو عەشیرەت. خۆشناون یانی؟ بەلێ بەلێ. بەڵێ ئەی ژیانی منداڵیت مامۆستا خوێندنت؟ بەخۆی من دوای ئەوەی کە شۆڕشی ئەیلول لە ساڵی 1970 ڕووخا، طبعاً منتیقەی ئێمە وەکو زۆر مەناتیقی تر لە کۆمەڵێک ڕۆوە بارودۆخی شێوە، ئیتر پێشمەرگە لەو ناوچانە نەما، دواتر حکومەت هاتو ئەوێ هەندێک شوێن زوو قوتابخانەیان بینا کردەوە، هەندێک شوێنیش درەنگ. طبعاً لە ساڵی 1970 قوتابخانە هاتەوە گوندی خەتێ کە یەکەم بەڕێوەبەر یا یەکەم مامۆستا قوتابخانەکەی هێنا کە دەوریشی زۆر بوو، مامۆستا مەجید بوو، مەجید عەزیز. ئەو هەم دەوری بۆ
قوتابیانی گچکە هەبوو لە قوتابخانەکە هەمیش شەوان مەحول ئومیەی دەکردەوە کەسە گەورەکانی فێری خوێندەواری دەکرد کە بەڕاستی من ڕێز و تەقدیرم بۆی هەیە و من یەکەم جار بە مناڵی کەواتە لە ساڵی 1970 لەوێ چوومە بەرخوێندن ساڵێک کە گەیشتینە ساڵی بڵێن شەشی سەرەتایی کە دەبوایە ئیمتیحانمان دابایە ئیمتیحانی بەکالیۆریۆ لە گوندەکەی ئێمە نەبوو دەبووە چوو باینە شەقڵاوە بە حکمی ئەوەی کە شەڕێک لە مابەینی لایەنە کوردیەکان ڕوویدا لە ناوچەی ئێمە کە شەڕی یەکێتی و بەرەی جوود بوو ساڵێک خوێندنمان فەوتا دواتر لە شەقڵاوە بڵێن ئیمتیحانم دواتر چوومە خوێندن لە شاری هەولێر لە ثانەوی لە ناوەندی بەردەوام بووم بەڵام دیسان لە ژیانی من کاگرام یاری بەرەس ڕووداوێکی تر ڕوویدا کە بۆ من گۆڕانکاری بوو یا تەقەلوب بوو جا هەندێکی ئیجابی بوو هەندێکی سەلبی بوو ئەوە بوو کە ئێمە لە خوێندن بووین لە شاری هەولێر لە مانجی سێی 1986 بڵێن لە پارێزگاری هەولێر درا و کاتە پارێزگاری هەولێر ئیبراهیم زەنگەنە بوو طبعاً پێشمەرگە لێیدا و یەکێتی لێیدا کاتە کەلەیاندا ئیتر وەک باسەکرێ بە سوچی زامدار بوو بەڵام نەکوژرا طبعاً محافظ لە حکومەت گەورەیە ئیدی حکومەت کەوتەخۆ بۆ ئەوەی ئیجراعات بکە طبعاً ئیجراعاتەکەشی بەو شێوەی کرد خەڵکێکی گرت و خەڵکێکیشی ڕەمی کرد طبعاً بە نسبەتە من سێ کەس لە خزمەکانی گوندی ئێمە کە خەڵکی خەتێ بوون هەمووشیان لە پشتێ یەک خانەوادە بووین خزم بوون یەکیان ناوی کاگ ئیبراهیم بوو کوڕی مام عومەری بوو کە ساڵێک یعنی لەوانەیە لە من بچووکتر بی و دووشیان برابوون کە یەکیان ناوی کاگ یاسین بوو ئەوەی تریش ناوی کاگ علی بوو کە کوڕەکانی مام حاجی مەحمودی بوون دوو برابوون کە ئەوانە جیران طبعا ئەمە هەم خزم بوون خەڵکی یەک گون بوون ڕەفیق قوتابی بوون هەندێکمان و من لە ناوچەی پێشمەرگە دەژیام ئیتر مەترسی زۆر کەوتە سەرە من وەک ئەوەی کە ملاحەقەی ئێمەش بکەن ئێمە لە خۆمان بترسێن کە ئێمەش بگرن خزمەکان و ماڵەوەمان گوتیان پێمان باش نیە بە هیچ شێوێکی لە خوێندن بمێنێ سەحب کۆوەرەوە گوندی لە بۆلی چەند ئەو کاتە سەی ناوەندی چوومەوە گوندی لەوێن دەرێ لە خەتێ ئیدی وێڕێ ئەوەی کە ئیش و کارەکانی گوندیم دەکرد جا لێرە ئەو تێبینیەی دەدەم ئەویش ئەوەیە کە من هەم لە گوند ژیاوم هەم لە شار ژیاوم شارەزای دابوونەریتەکانی شار بووم و شارەزای کاروبارەکانی گوند بووم لە سەردەمی پێشمەرگایەتی زۆر ئیستیفادەم لەوە کرد هەم شارەزای شار بووم هەم شارەزای گوند بووم ئیدی وێڕای کاروبارەکانی گوند کە دەمکردن بەڕاستی لەبەر ئەوەی ئەو کاتە ناوچەی ئێمە ناوچەیەکی مەحدوری ئیداری بوو لە حکومەت مەحروم بوو واتە ئازاد کراو بوو لایەنەکان داهاتن و دەچوون بە تایبەتیش یەکێتی زیاتر ناوچەکە بەدەست یەکێتیەوە بوو من هەوڵم دەدا مطالعە بکەم یعنی بەغەیری ئەو منهەجەی کە لە قوتابخانەشم خوێن بووە یعنی کتێبم دەخوێنەوە بە تایبەتیش کتێبی دینی لە نێو کتێبی دینیشدا کاگرامیار طبعاً یعنی هەندێک کتێبی بەڕێز مامۆستا عەبدولکەریم و دەڕیس لە گوندی هەبوون دەست دەکەوتن بە تایبەتی لەکن کاک حاج حوسێن کاک حاج حوسێن بن ئامۆزای بابمە و زاواشمە واتە خوشکەکەی منی لەلایە پیاوێکی دیندار بوو لە سەرەتای هەفتاکانەوە دەتوانین بڵێن ئاگای لە ڕابوونی ئیسلامی هەبوو بەو شێوە خوێندەوار نەبوو بەڵام ئەو کتێبانەی هەبوون کتێبەکانم لێ وەردەگرتن وەکو شریعەتی ئیسلام وەکو سەرچاوەی ئاینی کە ئەحادیثی زۆری تێدا بوو شریعەتی ئیسلامیش فقه بوو ئەو کتێبانم دەخوێنەوە دواتر ئەمن وەک یعنی نەخشە ڕێگای خۆم کەوتمە خۆ باشە من ئەگەر جارێ لە قوتابخانەش نەبم با دەرفەت وەربگرم بۆ یعنی لە حوجرە نەخوێنم ئیتر ئەوە بوو
لەگەڵ کاک حاجی حوسێنی چوینە گوندی ئاڵانە لە نێوان خەتێ و خەلیفانە طبعا گوندێک بوو بەڕێز مامۆستا مەلا کەمال بێڵاوەی لەوێ بوو. مامۆستا مەلا کەمال خەڵکی گوندی بێڵاوە بوو بەڵام لە گوندی ئاڵانە گوندێکی گەورە بوو کە بەعشیرەت هەروتین و پێکا خەڵکی تریشی لێبوو. لەوێن دەرێ هەم ئیمام بوو هەم خەتیب بوو هەموو دەڕیز بوو حجرەی هەبوو چەند فەقێیەکی هەبوون. من لەگەڵ حاجی حوسێنی لەوێن دەرێ لە 86 چوومە ئەو حجرەی دەستم بە خوێندنی کرد. ئەو کاتێک کە ئەمن چوم ئەو بەڕێزانە لەوێ قوتابی بوون واتە فەقێی ئاینی بوون. مامۆستا مەلا ئەبوبەکر بێڵاوەیی مامۆستا تۆفیق کوڕی مامۆستەفای بێڵاوە و مەلا ئەبوبەکرش کوڕی مام حاجی برایمی بوو و مامۆستا مەلا عومەر کوڕی مام خدری چیوەی و سەردەمەکی کاک مامۆستا عوسمانیش لەوێ بوو کوڕی مام حاجی ئەحمەدی بێڵاوە. ئیتریش یعنی لەو گوندانە یا بە تایبەتی لە ئاڵانەی هەبوو بۆ قورئان خوێندن و بۆ دەرسی سەر پێیداد پێی دەگوترا و دەڕۆیشتەوە بەڵام تقریبەن ئەمە بە ڕسمی 5 کەسێک بووین لەو حجرەیە. لەوێن دەرێ دەستم بە خوێندن کرد. طبعا سەرەتای خوێندنی مەلایەتی لەو کتێبانە دەست پێ دەکەی مەسەلەن برێن علمی نەحوە وەکو عوامیلی جورجانی عوامیلی پاش ئیظهاری ئەو جادەیە سەر مەتەلەن برێن ئیظهار و ئونموذەج و تا دەگەیە جامیە و ئەوانە ولا قاموسی لغەی عەرەبیش ئەحمەدی هەیە قاموسەکی قورسە. ئەمن هەموو ئەو کتێبانە ئەو کاتی یعنی حفزم کردن نەکەر خوێندنم دەرخمان دەکردن. بەڵام دواتر دیسان لە منتقەکەی حادیثەکی تر ڕوویدا لە مانجی 1987 ئەویش ئەوە بوو ئەمە کاتێک کە لە حجرە بووین بڵێن یەکێتی ئێوارەیەک مەفرەزەیەکی گەورە هاتن قووەتێک لە لای منتیقەی تووتمێ و خەتێ چونکە ئەوێ مەڵبەندی لێبوو هاتن لە ئارانە ئێوارەکە تەمەرکۆزیان کرد. هەندێک ناسیاوم لەوێ لەگەڵیاندا بوو. یەک لەوانە کاکدارە کە زۆر لە بڵین کە کۆسرەتی نزیک بوو. ئەمنیش سەلام و کەلامم لەگەڵ کرد و لە سەربانی مزگەوت پیاسەمان دەکرد. لێم پرسی کە خەریکی چین گوتی وەڵاهی من لە جەنابت ناشارمەوە گوتی خەریچین ئەم شەو عملیاتێکی گەورەی عسکەری بکەین لەو ڕەبیانە و ئەوانە بدەین و ئەوانە گوتم خۆ منتقەکە لەوانەیە تۆپ باران بکرێ و وێران بکرێوانە گوتی وەڵی جا ئەگەر ئاوایە ئەگەر ئێوە خەمەچی وەک بڵێ لە خۆتان دەخۆن چ دەکەن چ ناکەن. من چوون بە مامۆستا مەلا کەمالیم گورت هەر ئەو شەوە هەوڵماندا سەح بکەینەوە چوینە گوندی گورگار. هەردوای ئێمە ڕۆیشتین کە شەڕ ڕوویدا حکوومەتی عێراق ناوچەکەی تۆپباران کرد تۆپە گووە حجرەکەی ئێمە و خانوەکەی شوێنی خەوگە و خەوتنمان کەوت. غیتر چکە جەلمان نەهات بوو لەوێن دەرێ نەماین یەکێتی لەوێ نەمابوون یەکێتی لە چیای کوڕەچیدا ئەوەی دیدبیتی دەزانێ ئەو بورجە بەرزەکانی لە سەرەتایکی زۆر بەرزە و لە منتیقەی بەنێ هەریرێش لە هەمان شێوە لە سیلسی لە ڕەبیەتیاندا و لە منتیقەی گوندی بڵێن کانی شەڕکان و بەرزایەکانی جۆلەمێرج کە هەمویان لە بناری چای بەرزی کۆڕەکن لێیاندا یەکێتی زۆر شوێنی گر بەڵام حکومەت دیسان هەر سەرکەوت تۆ بارانێکی منتیقەی کرد. ئەمە شەو لەگە مامۆستا مەلا کەمالی لە گوندی خەندۆران و گورگاری پێڵند و ناوی هەیە لە ماڵی مامۆستا مەلا خەلیلی کوڕی مام حاجی عەباسی ماینۆ کەویش مەلای ئەوێ بوو بە ئەسڵ خەڵکی گوندی بلەن بەلام مەلایەتی لەوێن دەرێ دەکرد کە بەیانی داهات ینی تەماشەمان کرد ینی وەک دەڵێگە سەرتان نێشێنم دیتمان ینی حکومەت منتیقەکەی تۆ باران دەکا هێزی پێشمەرگەش هیەکێتی لە عملیاتی عسکەری دەگەڕێنەوە. من بە حکمی وەی زۆرێک لە پێشمەرگەکانم دەناسی چکە ئەمن لە ناوچەکە دەژیام پێشمەرگەش لەوێن دەرێبوون بە تایبەتیش خەڵکی گوندی ئێمەشی تێدا بوو بە تایبەتی تر برایەکی من ئەو کاتە پێشمەرگە بوو لە دەستەی پێشەوە بوو لە بن کوڕەکی بەو بەفرەی یعنی تا سەرێت بوو لەوێن دەرێ کە هجومی کرد بۆ سەر ڕەبایەکە ناوی کاگمەجیدە ئیتر لەوێن دەرێ زامدار دەبێ کە چوومە پێشوازی پێشمەرگە کاگ عەبدوڵا بۆر و مەجموعە لە خوارێ دەهاتنەوە دیتم کاگ مەجیدی برامی لەگەڵدانێ بەڵام دوو کەس کە خەڵکی خەتێ بوون کاگ ئەیوب و کاگ فاخیر ئامۆزاژ بوون لەگەڵ دام و سەلامەت بوون هەواڵم پرسین گوتیان مەجیدی برا لە پێشەوە بوو لە سەرێ بوو. ئەمن
هەر ئەو ڕۆژەی بیانیەکەی ینی بە دوای مەجیدی برام بەرەو چای کوڕەکی ڕۆیشتم بە فریش بوو بە تەنیا بووم فڕۆکەی پیلاتۆزش دەهات تەقەی دەکرد دواتر گەڕامەوە بەرەو ماڵێ ڕۆیشتم چوومە گوندی خەتێ لە مامۆستا مەلا کەمالوانیش جیا بوومەوە دواتر بە کورتی ینی مەجیدی براشم بە برینداری زۆر بەس ینی زەحمەت هاتەوە خەتێ دواتر ئەمن لە خەتێ طبعا جارێکی دیش بەروەلای ئاڵانەی چوومەوە مامۆستا مەلا کەمالوان لەوێن دەڵێ نەمابوون لە ڕێگا بە تەنیا ینی هەموو پێشمەرگە و خەڵک لە لای خەلیفانێ بەروەلای سەر و چاو دۆڵی بالیسانداتنم بە تەنیا ینی بەرەو ناو هێزی پێشمەرگە دەڕۆیشتم لە ڕێگا لە گوندی تاراوی گەیشتمە بڵێن تیپی مام غەفا کاویش هەر لەگەڵ یەکێتی بوو کۆمەڵی کوڕ و کاڵی خۆشی لەگەدا بوو دواتر گەڕامەوە خەتێ لە خەتێ چوومە بێڵاوەی لە بێڵاوەی پەیوەندیم بە حوجرەکەی خۆمانەوە کردو ماوەیەکیش لەوێ لە خزمەت مامۆستا کەمالی لە حوجرەی بێڵاوە خوێنمان دوای حوجرەمان بردە گوندی شیرەی سەرێ دوای مانجی چاری 1970 داهات تیارە چیمیابارانی منتیقەکەی کرد ئێمە بۆنی چیمیا و ئەوانەمان کرد لە منتیقەکە دیسان حکومەت هجومی کرد لە لای سەر و چاو لە لای خەلوفان منتیقەکە ئاوارە بوو پێشمەرگە وەکو یەکێتی لەوێ سەحبیان کردووە ئێمە بە بن چیای دەرەزێوە و ئەوانەدا بە گوندی بڵێن هەر تەل و زێوەیدا چوینە سەر و چاوی لە گوندی دواوە دیسا حوجرەمان بنیان ناوە لەوێش حوجرەکەمان بردە سەر و چاوی دوای لە سەر و چاوە تەمان مامۆستا مەلا سەید ئەحمەدیش لەوێن دەرێ بوو مامۆستا کەمالیش ماڵی لە خانوەکی دانا ماوێکش لەوێن دەر خۆێنمان دوای هاتینەوە گوندی دواوە ئەوە دەکا هەر ساڵی 1970 ئەمن لە ساڵی 1970ەوە لەوێ التحاقم بە حرەکەی ئیسلامیەوە کرد بە تایبەتیش لە ڕێگای مامۆستا مەلا کەمالی بێڵاوە بەڕاستی یعنی زۆر فعال بوو دەتوانم بڵێم لەوێ مەسوول ناوچەی بزوتنەوە بوو لەو منتیقا و مامۆستا مەلا مەحمودی شیرە جێگری بوو منیش یەکێک لە کارجێڕەکانی ناوچە بووم سێ-چوار کەس پێکەوە ئیدارەی ئەو ناوچەمان دەدا عەفوەن ینی جارجارش لەگە مامۆستا مەلا کەمالی دەچوینە مەلەکان و دەهاتین و من ببوومە پێشمەرگە بەس هەویەم هەبوو موالیدم نەگیرا بوو چکە لە مەلەکان کەچین مامۆستا عەبدولقادر برایەتی لەوێن دەرێ بوو ئامیر هێز بوو پێشترش لە هەولێر مامۆستا عەبدولقادر برایەتی خەتیبەکی دیار بوو کە چۆ دەرێ زۆر لەو کەسانێک کە قوتابی بوون یا هەواداری بوون چوونە دەرێ مامۆستا عەبدولقادر کە هاتە دەرێ بۆ ئەوەی دەرچی لە هەریرێ ماوەیەکی لە ماڵی ئێمە لەگە خێزانی ماوە چکە ئەو کاتە ئەمە ماڵێکمان لە گوندی خەتێ بوو یەک لە هەریر بوو یەک لە هەولێر بوو خانووی خۆمان هەبوو مامۆستا عەبدولقادر زۆر باشم دەناسی مامۆستا عەبدولقادر داوای کردگوتی تو لە بەرەوەی موالیدت ئاوایە شمول دەکەی پێمان خۆشەوەک دەڵێ پێشمەرگەی شار و شاخبی لەما بینی شاخ و شار هاتو چۆم دەکرد هاوکاری پێشمەرگەم دەکرد داو دەرمانم دێنە پارەمان دێنە پێشمەرگەمان دێنە بۆ سەری ئیلتیحاقی دەکرد تقریبا ئاوە هەتا گەیشتینە بڵێن ساڵی 1970 ئەمن لە وەختی ئەنفالەکان پێشمەرگە بووم لە چیاکان ماموو ماوەیەکی زۆر ژیانێکی سەختمان بردەسەر تا دواتر یعنی چوینەوە ئێران لە ئێرانیش هەتا ئینتیفازە لەگەڵ ئینتیفازە یعنی لە ڕۆژی 11 1991 لەگەڵ یەکەم پێشمەرگە لەگە مامۆستا عەبدولقادری برایەتی و شەید حسامەدین کە سێ کەس بووین لە کەس نەزان داخلی ناو شاری هەولێر بووین ئەو کاتە ڕاستی یعنی لە جەماعاتی حرەکەش وە لە حزبەکانیش وە لە جەماوەریش کەس لە پێش ئێمە نەبوو پێش هەمووان دابەزین لەوێش لە ناو شاری چوینە سەر قاتع جێژ شعبی سەر دایرە ئێمە سەر پەرلەمانی ئێستا سەر لقی ئێستا کۆمەڵێک بارەگا یعنی بەشداریمان کرد لە ئازادکردن و ڕزگارکردن تا فەیلقی چوین کە منتیقەی ڕەشچینی پێدەرێ لەوێش زۆر بە زەحمەت مەسەلەن شەڕمان کرد و قوتارمان بوو بۆ شەوێت چوینەوە ماڵی مامۆستا مەلا فەتاحی ناو بەڵگەی لەوێ ئیسراحەتمان کرد شەوی ئینتیفازە بەڵام درنگ باشە مامۆستا ژیانی منداڵیتان ینی هەژار بوون دەستکورد بوون باش مامناوەند چۆن بوو ینی ماڵەوەتان عایلەتان ژیانی منداڵی ڕاستی من هەر بە منداڵی یەتیم بوو بۆیە هەز بە یەتیمایەتی و زۆر جا بێنازی و بێ باوچی و زۆر شتم کردووە بەڵام لەگەڵ ئەوەدا خانەوادەیەکی خۆشبەختانە هەژار نەبووین منداڵیەکەم ئەو بوو کاگ ڕامیاری بەڕێز طبعا ئەمن لە ساڵی 74 لە مانجی 1974 طبعا ئەو کاتە فڕۆکەی عراق ناوچەی ئێمە زۆر
بردومان دەکرد ینی کۆمەڵێک بارەگای شۆڕشی ئەیلولواتە هی پارتی لە ناوچەکە بوون بە تایبەتیش لە خەتێ بوون. طبعا لە مانجینۆ تیارە گوندی ئێمەی بردومان کرد. ئەو کاتە باوکی من لەگەڵ دوو لە ئامۆزاکانی یەکیان مام حاجی نووری بوو، ئەوی تر قادری مامتەهای بوو، بە یەکەوە دەبن کە بە یەکەوە دەبن فڕۆکەکە دێ. طبعا پێی دەڵێن بە ڕابکەینەوە تیارە هات خۆمام شارینەوە، ئەوان دەستە ناو کەندەچی. مام حاجی نووری دەجێڕیتوە زۆر جار بۆمان، دەڵێ بابت پیاوێکی زۆر بە تەوەکول بوو، بە غیرەت بوو، زۆر تەوەکولی لە سەخوای بوو، دائیمەن خۆی نەدەشاردۆ کە تیارەدا هەر لە شوێنی خۆی دادەنیشتوتەوە و دەیگوت هەرچی خوانەکە ناکرێ. دیارە و کەڕەتە ئەو دوو پیاوەلێ جیابووینەوە تیارە هات بۆمبەچی ناپالمەچی لە نزیک ئەویدا کەل و پاچە بوو، ینی شەهید بوو. طبعا پێش بڕواتە ناو ئەو زەویەی لە ماڵێ ئێمە بەبیرمە، بۆیە لەوانەیە من ینی موالید هەفتاویەکەم شتێک لە هەفتاویەک گەورەتر بمجا نازانم، ینی هەفتا چەند. بە هەر حاڵ ئەمە نانمان دەکرد. بابم لە ماڵەوە بوو، ئەمن و مەجیدی برام لە کنی بوون و هەندێک لە خوشکەکانیشم، چکەمە ئەو کات ینی 6 برا و 5 خوشک بووین. ئێستا برای هەرە گەورەمان نەماوە، برای هەرە گسکەمان نەماوە کە نانێکیان بۆ هێنا لەسەر سێری بڵێن نانکردن ساجەکە. ئیتر نانەکەی خوارد. خانووی ئێمە لە گوند و دێهاتەکانی کوردستان شاز بوو، ناڵێم هەر نەبوو، بەڵام کەم خانووی ئاوا خۆش هەبوو. بابم لە هەفتاویەکەوە دروست لە هەفتاوە دەستی پێکرد، هەفتا تەواو بوو هاتی نەناو. ئیدی ئەو خانووە 3 تابق بوو، ئەمە لە تابقی ناوەڕاست بووین، لەوێ وەسەر بانی کەد، لەوێ چوە ناو زەویەکان. ئەمن و کاگمەجیدی برام لە دوای چون کاگمەجید بە ساڵێک ساڵونی وەک لە من گەورەتر بوو، باڵخۆشتر بوو. گەیشتی نەکن خانووی ماڵێ مام حەسەنی، 2 ڕێگا بوو. ئێمە پێمان وابوو ئەو چۆتە نێو زەویەکانی سەرگەڕێک هیمە ناویان ئاوە، ئەمە بەوێدا چوین کە چوین تیارە هات ئەشکەوتێکی لێ بۆ هیماری مام عەبدوڵای. چوینە نێو ئەشکەوتەکە کاگ ئەحمەدی کوڕی مام عەبدوڵای ئەحمەدی مەحمودی لە نێو ئەشکەوتەکە بوو. ئەو مالی 67 لەمە باڵخۆشتر بوو، بانجیشی کردین وەرنە ئێرە چوین. تیارش ڕەمی دەکرد، هەر لەو شەوانەش خۆشبەختانە سەرم لێدا و یادگاریە ناخۆشەکەی دەجێڕایەوە. ئیدی بابم کە دەستە وێندەرێ ئاوا تیارەی لێ دەدا، کە تیاری لێدا ئیتر ئەو کاتە هەر جەنازەشیان لە شوێنێکی ناتەبیعی کانیاوە بوو، شوت و زۆر بە مەسەلەن برێن بە ئیزعاجی ناشتیان. ئێمە بە یەتیمی ماینەوە وەکو سەروەت و سامان. بابم بە میراتەوە زۆر شتی بۆ بەجێ من نەما بوو، بەس پیاوێکی کارە و کاسب بوو، عەردی لە خەڵکی زۆر کڕی بوون. ینی دەتوانم بڵێم لە خەتێ لە ماڵ و مڵکی لە مڵکی 3 کەس بوون، یعنی لە عەرد و ئەوانە مڵک و ماڵ فەقیر نەبووین. وە خۆشبەختانە برایەکیشم کاک سەمەد لە بەرەوەی موالی 49 بوو، هەتا 74 ئەو کاتە گەنج بوو و ژنیشی هینابوو. جەعفەری براشم لە 76 ژنی هینا گەورە بوو، ینی من لە خوشک و براکان لە هەمان گچکەتر بووم. لە هەمان کاتدا ئیدی زاوامان هەبوون، ئامۆزا و بن ئامۆزامان هەبوون. هەموو ئەوانە خوای گەورە پاداشتیان بداتەوە، هاوکاری ئێمەیان دەکرد، وەک بڵێ هەسمان بە غوربەت و بە یەتیماتی نەکرد، ینی لە ژیانیشدا وەسەد بوون، ینی ئەوە برین هەژار نەبووین و دەوڵەمەندیش نەبووین، بەڵام هەر ژیانی گوندان کە من لەوێ ژیاوم بەسەرم بردووە، ژیانێکی تایبەتە، ژیانێکی بەمەعاناتە، بە تایبەتی زستانان بەفرەی زۆر دەکەوی، نەوت نەبوو، یعنی سۆپە بەو شێوەی نەبوو، ئیتر خوان و خۆراک بە قاچاق لە ناو شاری دەگەیشتەکن ئێمە چون کە پێشمەرگەی لێبوو، ینی ژیانێکی کوڵە مەرجی و دەردەسەریمان بردوتە سەر. بەڵام بۆ پێشمەرگایەتی بەڕاستی زۆر استیفادەم لێ کرد کاک ڕابیان. چەند بڕوانامەت هەیە، چی تەواو کردووە؟ وەکو خوێندن تەبانە من 2 جانیبم خوێند، 2 جانیب بە جانیبی مەلایەتی کە ئیجازەی علمی پێدەگوترێ و حوزەی علمی لە هەندێک شوێن، و جانیبی ئەکادیمی. جانیبی مەلایەتی باسم کرد سەرەتا لە 86ەوە دەستم بە خوێندن کرد، دواتر کە چوومە دەرێش لە ئێران لە دوای 88 کە ئەنفالەکان ڕوویدا لە ئێران لە هەندێک مەقەڕات مامەوە، یعنی عملیەکی دووسەرم هەبوو. یەک دەرسم دەخوێند، 2 دەرسم دەگوتووە. یەک لە
بارەگای سەردەش ماوەیەکی دەوامم کرد لەوێن دەرێت تەمان هەم هێزی شافعی هەولێری لێبوو هەم هێزی هەمزەی مامۆستا عەلی باپیری لێبوو کە زیاتر خەڵکی بیتوێن و پشتدەر بوون لەوێن دەرێ فقهم لە خزمەت مامۆستا سەید عەبدوڵای مەمەنداوی دەخوێن و علمی ئوسوڵی فقهیشم لە خزمەت مامۆستا مەلا حەسەنی کانی توێ خوێن مامۆستا مەلا حەسەن ئەو کاتیش حافظ القورئان بوو ئێستا مفەسیری قورئانە پیاوێکی عالیمە لەگەڵ کاک ئاری محەممەد سوڵتان دەچین پێکەوە دەمان خوێن و ئەو کاتێک کە بڵێن لە ئێران بووم ئاوا ینی خەریکی علومەکانی مەلایەتی بووم لە خدراوەش ماوەیەکی دۆڵێک کە لەوێ دەواممان کرد کە چەند هێزێکی لێبوون لەوێن دەرێش یعنی دەرسم بۆ چەند بەڕێزێک هەبوون کە کادیر بوون ئەو کاتە هەبوو مەسئولیەتی لە خوارە منیش بوو هەبوو مەسئولیەتی لە سەروی منیش بوو کە من وەکو عورفی احترام مەسەڵەن بڵێن بە پێویستی نازانم ناویان بێنم یعنی دەرسم پێدەگوتن بە تایبەتیش دەرسی فقه و شریعت باشە عفوان ئەوجا طبعا کە هاتمەوە ئیدی هەر خەریکی خوێندن هەر هەبوون وردە لەگە پێشمەرگاتیمان من بۆ دوجار وەکو ئیجازەی مەلایەتی کە دوا قۆناغا ئیجازت پێدەدرێ لە ساڵی ناوەڕاستی نوهەتەکان لە خزمەت مامۆستا مەلا عەلی خەتێک کە یەکێکە لە مەلا عالیم و معتەبەر و مجیز و مدەریسەکان کە ناوی مامۆستا مەلا عەلی خەلتێدێ مەلا گەورەکان دەیناسن ئیجازەی بە مندا من ئیجازەم لە خزمەت ئەو وەرگرتووە و هەر بە ئیجازەی علمیش کە تعدیل دەکەی امتحانی شەشی ئەعدادی ئەدەبیش دیراساتی ئیسلامیشمدایەوە لەوێش خۆشبەختانە بە دەرەجەیەکی باش خوێندنەکەم تەواو کرد دواتر سێ پەیمانگای ئیسلامیم تەواو کردن سێ شەهادەی پەیمانگای ئیسلامی بۆ نمونە معهدی ئیمامی شافعی لە هەولێر کە لە مزگەوتی حاجی مراد بوو کە شخصی یەکەم دەتوانم بڵێ مامۆستا عەبدوڵای زیخان بوو شی عەبدوڵای زیخان عالیمەکی گەورەی کوردستانە و هەروەها پەیمانگەی عومەری کوڕی عەبدولعەزیز لە هەڵەبجە کە پەیمانگەیەک بوو وابزانم لە هەشتاکانیشەوە هەبووە ئەویشم تەواو کرد و هەروەها پەیمانگای عەبدوڵای کوڕی عومەریش کە زیاتر تابعی کۆمەڵە لە سەردەمی منتیقەی خورماڵ هەر هەبووە دواتر لە سلێمانی هەبووە ئێستا کۆمەڵێک لقی لە وابزام لە دەلقی هەتا 12 لقی لە سەر ئاستی هەرێمی کوردستانیە شەهادەی ئەو پەیمانگایشم تەواو کرد شەهادەی ئەوم بەدەستێنا دواتر لە بەغدا زانکۆ و جامیعەم تەواو کرد دواتر لە بڵێن جامیعەی هۆڵەندی ئەوێش لە ماستەرم خوێن دواتر لە زانکۆیەکی ئوردەنی لە ئیعلام یعنی دکتۆرای فەخریم پێدرا لە مقابلی بڵێن بە تایبەتی ئەو نووسینە عەرەبیانەی کە هەمە ئیدی کۆمەڵێک شەهادات دەکا ئەگەر بە ڕەقەمیش نەبی بەڵێ دەشت ساغ بە ماسەگەانی بڕوانامەی چاکە بەدەست ڕاستی ئەوە جەنابەت دەپرسیدەنە من پێم خۆش نەبوو کاگرامیان بیرم هەموو شتانش من ئێستا هەر ینی هەر قوتابیم خۆم بە قوتابی دەزانم بەو مانای تێنی خوێندن و خوێندنەوەم وێ ڕای ئەوەش ینی من لەبەر ئەوەی لای کەمی 21 ساڵە من لە میدیاکان بەرنامەم هەیە بەرنامەی تایبەت بەخۆم پێشکەش دەکەم لە کەناڵەکانی ڕادیۆ یا تەلەڤیزیۆن وێ ڕای ئەوەی کە 30 ساڵیش زیاتر دەبی لێدوان بۆ میدیاکان دەدەم ینی لێدوانم لە تقریبا دەتوانم بڵێم یعنی 700 یعنی لێدوان و ئەوەم هەبووە بەرنامەی زۆرم هەبووە وتاری ئاینی زۆرم هەبووە تقریبا 80 کتێبی گچکە و گەورم هەیە 20یان هەر لەوانە لە عەرەبیم کردوتە کوردی الحەمدولله ئەندامی سندیکای ڕۆژنامە و نووسانی نێو بڵێن هەرێمی کوردستانم ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتیم ئەندامی بڵێن بعربي مجلس السلم والتضامن أنزمني بلين آشتي و هەماهەنگی عراقی شم نوێنەری کۆمەڵ بووم لەوێن دەرێ و ئەندامی کۆمەڵێک سندیکا و ڕێکخراوەکانی تر بوویمە. باشە کاکشوان جەنابتان پێما بێ ڕۆڵتان هەبووە لە هێنانی بیکەیسی و ئارپیجی بۆ لە کاتی ڕاپەڕینەکەیە بۆ ناو هەولێر ڕۆڵتان چی بووە ینی چیتان کردەوە چۆن بوو ئەم بیکەیسی و ئارپیجی دانەناوە؟ خۆی کاگرام یار من ئەو کاتێک کە لە ئێران پێشمەرگە بووین هەر لە نێو خاچی ئێران نەبووین
زۆر جار لە ئەو بارەگانەش بووین کە دەکەوتنە سەر سنوورەکان بە تایبەتی دۆڵی قاسم ڕەش کە چەند حزبێکی لێبوون زیاتر یەکێتی لەوێ بەهێز بوو. ئێمەش دووسێ هێزی سەرەکی لێبوون، هێزی شافعی کە تابعی هەولێر بوو، بارەگامان لە گوندی توژەڵە و پوشکاوە بوو، و هێزی مامۆستا عەلی باپیریش کە هێزی هەمزە بوو، ئەوانیش مامۆستا عەلی باپیر بوو وە کۆمەڵێک کارژێڕی هێز و ئەندام هێزیش کە ئەو کات دیار بوون و ئێستاش ئەوەی مابی دیارە. بۆ نمونە وەکو مامۆستا شەریفی شەهید کە ئەو کاتیش ئەندامی سەرکردایەتی بوو، مامۆستا حەسەن بۆسکێنی کە سەردەمێک ئامیر هێزیش بووە، مامۆستا عەباس کە ئێستا مامۆستای زانکۆی و دکتۆرای لە فیزیا هەیە، و مامۆستا عەبدوڵڵای مەمەنداوەیی، هەموو ئەوانە کەسی دیار بوون و ئەندام هێز بوون. مامۆستا کەمال بۆسکێنی یعنی ئیدیش هەبوون، یعنی کە من نامەوێ ناوەکان بێنم، بە هەر حاڵ ئەوانش بارەگان لەوێن دەرێ بوو. بەڵام ئێمە لەگەڵ یەکێتی سەردەمێک تێک جیران 18 شەو ڕۆژ بەرامبەر یەک دانیشتین، ئەوان ئینزاری ئێمەیان کرد کە لەوێ بڕۆین لە منتیقەی قاسمە ڕەش. کاک حەسەن کوێستانی ئەندامی سەرکردایەتی بوو، مەسڵمەڵمەند بوو، نامەیەکی بۆ مامۆستا عەلی باپیری نووسی، گوتی داوای کرد کە ئێمە وەک بڵێ لێرە سەردەستەین، ئەو ناوچێ زیاتر بریتە لە ئێمە ئیشمان بەو ناوچەیە، ئەگەر ئێوە لێرە بڕۆنیا بارەگاکانی خۆتان بپێسنەوە. مامۆستا عەلی باپیرش نامەیەکی بۆ ناردن، پێ هەراسان و نیگەران بوون. مام جەلال یعنی خەبەری بڵێندایە مامۆستا عوسمانی، طبعا ئەو کاتێک کە جەنای مام جەلالی نامەکەی بۆ جەنای مامۆستا شێع عوسمان نارد، مامۆستا شێع عوسمانیش وەکو ڕابەری یەکەمی حەڕەکەی بوو، نامەکەی بە هەنهەرگر وەکو پیاوێکی حەچیم حەزی نەکرد شەڕ بەرپابی. ئیدی هەرچەندە ئەمە ناڵێم 18 شەو ڕۆژ بەرامبەر یەک دانیشتین، دواتر بە ئاشتی کێشەکە چارەسەر کرا، بارەگامان لەوێن دەرێ لا بەرچینە گوندی کانی ئەشکەوت لە ناو خاچی ئێران. ئیدی ئەمن لە ناو خاچی ئێران لە کۆمەڵێک بارەگاکان دەژیم، لەسەر دەش دەژیم، لە قاسمە ڕەش دەژیم، لە گوندی پوشکاوە ژیایمە، لە گوندی کانی ڕەش، لە گوندی گەزگەز کە بارەگای یان مەقەڕی قیادە لەو بارەگای گوندی گەزگەسک بوو، و لە دۆڵی خدراوە ژیایمە، لە نەغەدە ژیایمە، و هاتوچی شوێنەکانی ترشم داتمە شاری سنەکە مامۆستا گەورەکان لەوێن دەرێبوون قیادە. ئەمن عادەتم وابوو هەر لە مەقەڕی نەدەژیام. ئەو کاتە بەسەر پەرشتی مامۆستا عەلی باپیر و مامۆستا شەریف طبعا تەشکیلەیەک کرا، دیارە لە ساڵی 89 ڕێخستنەکانی نێوشاری حەڕەکەی تووشی گرتن و ڕاوەدونان بوون، بە تایبەتیش لە ناو هەولێر و لە مووسڵ. ئەو کاتە لە ناو شاری هەولێر مامۆستایەکی بەڕێز و گەورە مەسئول تەنزیمی هەولێر بوو و ئیشرافی لەسەر هەتا منتیقەی شارەکانی خواروش دەکرد، ئەویش مامۆستا مەلا محەممەدی کونەفلوسەی بوو. طبعا مامۆستا محەممەد لەگە ستافەکەی گیرا کە ئەوانش دەتوانم هەموو بڵێم وەکو کارجێ ڕوابوون، یەک لەگەڵ مامۆستا ئیسماعیل ڕەفیق کە ئێستا زیندووە، و شەهید دکتۆر خالید، شەهید حاجی منەوەر، و کاک هیوا شەهید هیوا بڵێن عەبدوسەمەد مەجروم ناوی نفوسی بوو، خەڵکی گوندی سپیندارەی شەقلاوەی بوو، پێشمەرگەی شاغ بوو، لە شاخ هات بۆ ناوشاری گیرا. ئەو چوار کەسیان حکومەتی عێراق لە مانجی 12 نوهەت ڕەمی کردن، گول لە باران کردن. مامۆستا محەممەدی کونەفلوسە، کاک حاجی منەوەر، کاک شەهید دکتۆر خالیس کە سەیدەلیەی لەبن سولتان مزەفەری لەبن قەڵاتی هەبوو خەڵک دەیناسی، و شەهید هیواش، و 5 کەسی ئێمەشی کاک ڕامیار لە مووسڵ کە تەنزیمی حەڕەکەی بوون، ئەوانیشی ڕەمی کردن، و چەند کەسێکیشی حکم بە مؤبەد یا بە 20 ساڵ 25 ساڵدان، یەک لەوانە مامۆستا ئیسماعیل ڕەفیق بوو، و هەروەها ئەوانە وەثائقن بۆ جەنابتان باسەکەم، و کاک حاجی محسینی سماقولی کە ئەویش پێشمەرگەی شاخ و شار بوو، هەمووشۆی دەکرد، و دوو برای حاجی منەوەریش، حاجی منەوەریان شەهید کرد، دوو براشی لە سزنی ئەبوغڕێب بوون. من بە پێشمەرگایەتی لە ئەبوغڕێب چوومەکن ئەو جیراوانەمان لەوێن دەرێ دیتم کە بەڕاستی زۆر بەترسیش بوو، لەگە برایەکی بەڕێزی خۆمان چوین ئەو کاتە. ئیدی بە حکمەوەی ئەمن لە بارەگاکان لە ناو ئێران دانەدەنیشتم، هاتوچێ شارم دەکرد بە ئاگاداری و سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر و مامۆستا شەریف. کۆبوونەوەیەکمان کرد بۆ ڕۆیخستنەوەی تەنزیمات، ئەوە بوو ئەوان پێیان باش بوو
کە مامۆستا کاگمەلا عومەر کە لە کۆڕێ شەهید بوو لە 11 چواری 1991 خی گەورە بە شەهیدی قبول کا پیاوێکی قارەمان و لێ هاتوو بوو ژیانم زۆر لەگەڵ بر بۆ سەر بوو بە مەسوول تەنزیمی پارێزگای هەولێر ئەمنیش بووم بە جێگریوی بە حکمی ئەوەی ئەمە مەسئولیەتەکە لە ئەستۆی ئێمە بوو بە مەهامی خۆمان هەرستین ماوە لە ناو خاچی ئێران بە پێشمەرگایەتی بە چیاکانی چەکوس و سادر و قەندیل و مامەندە و ئەوانەدا بە چیاکانی کونەکۆتر و دۆڵ باڵەیەدا بە زستانیش هەتا هاتوومە بە قەندیلیدا دەهاتینە ڕانیە و حاجیاوە لەوێ چەکەکانماندا دەنا خەڵکێک هەبوو لەوێ خزمەتێکی باشی دەکردین بۆ نمونە حەزەکەم ئیشارەت بە کورتی بە ناویان کەم یەک لەوانە لە حاجیاوەی پیاوێک ئێستا ماوە لە تەنزیماتە زۆر مرد و ئازاب و کاک شوان کە ناوی خۆی محەممەدا بە شوان ژاراوی مەشهورە ئەگەنا خەڵکی گوندی مەمەنداوی بەری مەرگەیە و هەروەها لە چوار قورنا کاگمەلا هادی کە ماوەیەک پێش ئێستا وەفاتی فەرموو خی گەورە عەفوکە زۆر مرد بوو مەلا خدری پشت ئاشانێ مەلا محەممەدی پشت ئاشان کاک ساڵی کوڕی مەلا محەممەدیم دەناسی بە تایبەتیش کاک دکتۆر ئیسماعیل و کاک ئیبراهیم برابوون کە خەڵکی پشت ئاشان بوون و مامۆستا مەلا ئەحمەدی قامی 6 کە ئێستا لە سلێمانی دەژی و داعیەکی دیارە هەموو ئەوانە ئەو کاتە ئەمن هات چۆم دەکردن لە سەر و چاوەش مامۆستا مەلا سدیقی بۆڵی مەسوول تەنزیمی ئەو منتقەی بوو مەلا محەممەدی شکارتەی کە محەممەدی حاجی عەلی پێدەگوترێ لە دواوە بێتواتە گوتم مامۆستا کەمال و مەلا مەحموود و ئەوانە بەردەوام یعنی ماوە هات چۆ شارمان دەکرد یعنی پەیامی قیادەمان بۆ دێنان تەوجی قیادەمان دەکرد داتینە ڕانیە و حاجیاوە چەکمان دادەنا داتینە ناو شارەکان ئیشی عملیاتی عسکەری باە عملیاتی ڕێکخراوەی باە دەمان کرد دەچین و حاجیا و ڕانیە چەکەکانی خۆمان هەردەگرت دیسان بە قاچاق بەو چیانەدا دەچوینەوە ناو ئێران بە ناو کەمینی ئێران و عراقدا دەچوین و دەهاتین ئەو جار لە زمنی ئەوە کەزانیمان یعنی وەک دەڵێ جیوەجی و چپەچپی ئینتیفازە هەیە یعنی پێمان وابوو خەریکە عراق بەرەو غەلەیان بڕوا و بەرەو کولین بڕوا و ئینتیفازە ڕوویدا دیسان ئەمە بە ئاگاداری ئەو بەڕێزانە مەفرەزەیە کە 5 کەس بوون یەک لەوانە شەید مەلا عومەر بوو من بووم کاگ مستەفا بوو کاگ سوهەیب بوو کاگ مەلا یاسین بوو دیسان لە ئێرانەوە کاگ وسامە و هەروە ئەویش بوو جارێکیان برێن هاتینەوە ناو شاری ئەوجا لەو ڕێوە توانیمان بیکێسی و ئارپیسی بینینە ناو شاری هەولێر بۆ ئەوەی ئینتیفازە پێڕووبدا و چەشی تریشمان بۆ تەنزیمات دابین کردبوو و مەفارزی چریکی و مەخفیمان پێکێنابوو فعلەنیش کاتە کە ئینتیفازە ڕوویدا وێڕای ئەوەی هێزەکانی ئێمە لە شاخەکان دابەزین لە سنوورەکان هاتنە ناو ڕانیە ئەو باسی ئەو منتیقە دەکەم ئەگەنا بێگومان منتیقەی سلێمانی و هەڵەبجە و ئەوانیش ینی کە تەشکیلەی مەڵبەند و هێزیان هەبوو هاتن ئیدی ڕێخستنەکانی ئێمە بەڕاستی لە هەڵکوتینە سەر دام و دەستگادا پرۆسێنەرەکانی ڕژێمی ئەوسای عراق لە ئازادکردنیان ینی دەورێکی زۆر کاریگەریان مامۆستا چۆن بوو بابێنێتەوە سیاسیەکان ئەوە باسی مێژووی بوو ژیانی خۆت چۆن بوو خۆت کاندید کرد داوات لێکرایان خۆت حەزەکەی ببی بە پەرلەمانتار و خۆت کاندید کرد مەسەڵەن لەسەر داوای خۆت بوو طبعا ئێمە کاتێککە لە هەڵبژاردن نزیک کەوتینەوە دیارە نەخشە ڕێگاکە ئەوە بوو کە چەند کەسێک کاندید بکرێ ڕاستی لە هەولێر من باسی هەولێر دەکەم یعنی چەند کاندیدێک هەبوون بۆ پارێزگای هەولێر ناوی منی لە نێودا نەبوو هیچ داواکاریم نەبوو هیچ تم و حەکم نەبوو هەرچەندە پێشتر لە چەند شوێنێکی جیاجیا هەم ئەو سەرکردایەتی کە کەوتبووینەتە هەولێر کۆبوونەوەمان کرد زۆر داکۆچیان لێ کردم کە کاندید بم گوتم بە هیچ شێوەیە خۆم کاندید ناکەم بەڵام دوا کۆبوونەوە کە ئەنجومەنی باڵا ئەنجامیدا کە خۆم ئەندامی ئەنجومەنی باڵا بووم کە لەوێن دەرێ بووم طبعاً پێداچوونەوەمان لە بۆ کاندیدەکان کرد یعنی بۆ ئەوەی زەبت و ڕەبتیان بکەین بۆ ئەوی کێشەکانیان چارەسەر بکەین بۆ ئەوی لیستێکی تۆکمە و تەواوبی ئیدی وردە بەرەو ئەو ئاراستەیە هات کە داوان لە من کرد کە من کاندید بم و سەرۆکی لیستیش بم ئەو قسەش دەکرێت لەوان بپرسرێ من سوپاسیانەکەم لەبەر دڵسۆزی و مکوڕیان بوو زۆر مکوڕ بوون زۆر داکۆچیان لێ کردم
هەتا قەناعەتم هات ئیتر یعنی خرایە بابی سەمع و تاعاش لە نێو ئێمە وەکو حرەکەتێکی ئیسلامیە جەمعێکی ئیسلامی گەورەیە گرنگە دەبێت سەمع و تاعامان وەک دەڵێ هەبی فی المەنشەتی والمەکرەهی لە خۆشی و ناخۆشی لە پێخۆشبوون و لە پێناخۆشبوون بەمەرجێک لە سنووری شەرع بی لا تەعەتە لمەخلوق فی معصیة الخالق نابێ بەجێ مەخلوقێک ئەگە ئەمرەکەی پێچەوانەی یا داواکەی پێچەوانەی خوابی ئەوەش داوایەکی شەرعیە من سەمع و تاعام هەبوو ڕێیەکەم قبول کردن دەست خۆشیان لێ دەکەم ئیدی ئێستا وەکو ئەوەی کە ئەوان داوایان کرد پێیان خۆش بوو دەنا داوای من نەبوو بەڵام ئێستاش کە من خۆم کاندید کردووە بۆچی بۆ دووشتی سەرەکی یەک دەمەوێ بە پشتیوانی خوای گەورە قسمەتمان کەوتە ئەوێ یعنی تەمثیلێکی باشی نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵی دادگەری و خەڵکی مسلمان بکەین یعنی چونکە لەوێن دەرێ پێش ئێمەش هەبووە تەمسیلێکی خراپی کردووە لەبەر ئەوەی وابەستەی حزب بووە حزب بەستەریدا مهەیمین بووە لە مەسلحەتی حزب دەرنەچوو لە تەوجیه حزب دەرنەچوو هەش بووە لە هەموو لایەنەکان بە تایبەتیش لە کۆمەڵ یعنی بەڕاستی تەمسیلێکی باشیان کردێ دەمەوێ نوێنەرایەتیەکی باش بکەم و لە هەمان کاتیشدا لە ڕێی دەسەڵات واتە پەرلەمان و حکوومەت بە پشتیوانی خوای گەورە بتوانین بەرگری لە مافەکانی خەڵک بکەین مافەکانی خەڵکدا بینکەین ئەویش تەبعاً لە ڕێی دەستور و لە ڕێی قانونەوە چونکە حکوومەت لە ژێر نەیری پەرلەمانە پەرلەمان چ قرارێک دەرکا حکوومەت جێبەجێ دەکا ئەگە قرار و قانونی باش دەرکا حکوومەتیش ئەدای باشبی ئەوە کاتە نەتیجەی باش دەبی بەڵام خوا نەخواستە لە پەرلەمانی عێراق یاسای خراپ و ناشەرعی و ناڕەوا دەربکرێت چ بەرامبەر بە دینە چ بەرامبەر بە ئەخلاقە چ بەرامبەر بە میلەتی کوردە چ بەرامبەر بە موچە و میزانیە ئەو کاتە حکوومەتیش ئەوە جێبەجێ دەکا یعنی تووشی ئەزمە دەبین هەروەکو ئێستا ئەمە تووشی ئەزمە دەبین یعنی بە کوردی و بە کورتی کاگرامیان بۆ خزمەتکردن خۆم کاندید کردووە بۆ ئەوەی خزمەتی گەل و نیشتیمانی خۆم کەم بە تایبەتیش لە ڕووی دین و ئیمان و ئەخلاق و ماف و امتیازات و شایستە داراییەکان بچیتە پەرلەمان یەکەم کار و دووەم کار و ئەوانە چی دەبێت بە تایبەتی بۆ سنووری پارێزگای هەولێر پێویستە چیان بۆ بکرێت لە چیان کەمە خەڵکی هەولێر بە تایبەتی کات ینی بەشێکی زۆر دەوترێت کۆمەڵێک کێشەی زۆریان هەیە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی داواکاری زۆریان هەیە بەڵام لەبەر مەسەلەن ئەو دەسەڵاتی کە لەوێ هەیە زۆرجار نەیانوێراوە داوای مافی خۆشیان بکەن بەخۆت دەزانی کارەکانی پەرلەمان زۆرن هەندێکیان گشتگیرن واتە شمولی هەموو هەرێمی کوردستان دەکەن هەندێکیشیان تایبەتن بە بازنە و بە پارێزگاکان و کاری پەرلەمان لە هەرێم جیا لەگەڵ بەغدا سەلاحیەتی تایبەتی خۆی هەیە ئەوەی هەرێم جیایە ئەمە دەبی باسی ئەو کارانە بکەین کە کاری پەرلەمانی بەغدان و کێشەن لە مابینی هەرێم و لە مابینی بەغدا جا من بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەم بە پشتیوانی خوای گەورە لەگەڵ کوتلەی خۆمان ئەگەر دەرچوین و لە هەمان کاتدا بە هەماهەنگی لەگەڵ کوتلەی ترچونکە خۆت دەزانی نیزامێکەیە لە پەرلەمان بۆ نمونە دەڵێ بە ئەوەندە دەنگ بە ئەوەندە تەوقیع واژۆ دەتوانی تەقنینی قانونێک بکەی بۆ نمونە یا پرۆژە قانونێک پێشکەش بکەی ئەویش ئەوەیە وەکو بڵێن ئاستی هەرێم ئەوە بۆ ئێمە باشە بەڕاستی کە هەوڵ بدەین ئەو دەستورە جێبەجێ بکرێ بە تایبەتیش مادەی 140 کەسێ قۆناغ بووە کە تا ئێستا بەداخەوە من گلەیم لە ینی لایەنە دەسەڵاتدارەکان هەیە کە لە بەغدا زۆری نەبووین سەرۆک کۆمار جێگری سەرۆکی پەرلەمان چوار وەزیری سیادی ئێستا هەیەە ینی دوو مانگ نابی پێش ئێستا 18 پۆستی دیبلۆماسی واتە سوفڕا ینی درا بە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی وەک گۆشتی خێری لە مابینی خواندا بەش کرد یەک سەفیریان نەدا ینی لایەنەکانی تر لە بەغدا ینی شەڕی خۆیان دەکەن بەڵام شەڕی خەڵک ناکەن لە بەرژەوەندی خوانن بەڵام وەکو پێویست لە بەرژەوەندی هەرێمی کوردستانین ئەگەر لە بەرژەوەندی بانە ئەو هەموو قەیرانە دروست نەدەبوو بۆ نمونە مادەی 140 کەسێ قۆناغ بوو قۆناغی ئاساییکردنی بارودۆخ و ئامار و ڕاپرسی و ئەوانە تا ئێستا نەیانتوانی نەکە نەیانتوانی بەڵکو لە
2017 ینی کە حکوومەتی عراق هێرشی کرد بۆ کەرکووک ینی 150 خاچی هەرێمی کوردستانیش لە دەستراوە. ئێستا هەندێک لە بەرپرسان دەڵێن کەرکووک داگیر کراوە بەڵام دەچن شەڕ لەسەر پۆستەکانی بەغدا دەکەن. باشە ینی ئەگەر ئەو مادەیە جێبەجێ کرابایە کەرکووکیش لە دەست نەدەدرا. باشە ئەگەری ڕیفراندۆم نەکرابایە کەرکووکیش لە دەست نەدەدرا. ئەو کەرکووکەی کە هەندێکیان دەڵێن دڵی کوردستانە هەندێکیان دەڵێن قوسی کوردستانە باشە ئەگەر دڵی ئینسان بوەستی دڵی ئینسان داگیر بکرێ ئایا جەستە چۆن نیشەکە ینی ئەگەر فیعلەن قودسە فەرم و حەڕەکەی حەماس لە غەزە ینی تەخت و وێران کرا خڕنۆش و خاپورکان لەسەر مەبدەئی دینی خۆیان لەسەر قودسی پیرۆز ینی مقاومە لەگەڵ هێزێکی زلهێزی جیهانی دەکەن کە ئیسرائیلە بە پاڵپشتی هێزی هەرە گەورەی جیهان کە ئەمریکایە. ئەوەی تر یعنی کۆمەڵێک مەشاکیل هەن لە مابینی هەرێم و بەغدا هەر هەبووین هەندێکیان پەیوەندیان بە هەموو هەرێمن هەندێکیان بەس بە پارێزگای هەولێر بۆ نمونەوەی پەیوەندی بە هەمووە ینی مەسلەی میزانیە. کاگرامیار لە سەرەتادا میزانی هەرێمی کوردستان 18 بوو دوایە وردە وردە هاتە سەر 12 لە ساڵی 2026 میزانیە دیسان لە خەتەرە ئایا دەستکاری دەکرێت ئایا چۆن دابین دەکرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە یاننا. لە سەردەمی مالیکی کە سەرۆک وەزیران بوو هەرێمی کوردستان لە 2014 چون ئینتاجی نەوتیان کرد بە شانازیەوە ینی بە گوێی مالیکیان نەکرد. مالیکی گوتی کاکە ئەو معادینای ژێرزەوی هی هەموو خەڵکی هاوڵاتیانی عراق و هەرێمە ینی ئەمە میزانی خۆتان دەدەینێ بانەفتەکەی خۆشتان بۆ خۆتان بی گوتیان نا ئەمە هەرێم دەخەینە بڵێن دۆخی ئابووری سەر بەخۆ سەر نەخشەی جیهان. هەستان لێدوانیان دەدا دەیان گوت ئەمە 500,000 بەرمیلی ڕۆژێ ئینتاز دەکەین و ئیزدار دەکەین. مالیکی ئەو کاتە 700 ملیار دیناری بۆ هەرێم دەنارگوتی جاکەواتە ئەمن بۆ 700ەکەی بنێرم وردە وردە لە سەردەمی حەیدەر عەبادی کرا 400 و لە سەردەمی کازمی کرا 300 ئێستاش لە کێشەدایە. هەوڵ بدەین میزانیەکە نێتە خوارێ بەرەو سەروێ و بڕوا وەموچە خەڵک لە پێناوی موچە کار دەکا کە ڕۆژانە ئیش دەکا سەرمانگان دەیەوێ موچەکەی وەربگری لە 12-13 ساڵی ڕابردوو تا ئێستا 50 موچە نەدراوە یاخود بە کەمی دراوە پاشە کەوت کراوە. لەگەڵ ئەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەر لە ڕێ شەریکات ینی 350 تا 400,000 بەرمیلی بە قاچاق دەفرۆش پارەیەکی باشی داتە دەست و حەقی هەندێک لە کارمەندان و شەریکاتەکانیشی لێ نەدەدرا. پارەیەکی باش لە هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ هێزی پێشمەرگا وەردەگرین باج و خەراج و گومرگ و ئەوانش پارەی وەردەگری. باشە ینی هەندێک لە سەرچاوە داراییەکان دەڵێن 900 ملیار بەلای کەمی 900 ملیار دینار داهاتی هەرێمی کوردستانە کەچی ئێستا حکوومەتی هەرێم ئەوە حکوومەتی بەغدا 925 دەنێری ئەگەر موچەی هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان لێبدا تا ئێستا یعنی قوتی خەڵکیان بڕیوە ناتوانن موچەی لێ بدەن لۆ لەبەر ئەوەی پارەکەی بۆ خۆیان هەڵدەگرن بۆ خۆیان بەکاردێنن. تەماشە بکە خەڵک هەژار و نەدارە ینی خەڵک کۆز دەکا لە دەریاکان دەخنچێ لەبەر ئەوەی لێرە کار نییە دەستە دەرێ کارە با وەکو پێویست نییە ئاو وەکو پێویست نییە خەدەمات وەکو پێویست نییە هەموو ئەوانە مەشاکیلی هاوڵاتیانن کەچی تەماشە دەکەی ینی بەرپرسانی ئەوان لە ڕێی سەرمادایەرانی خۆیانەوە دێن گروپ و شار و شارۆچکە لە هەرێمی کوردستان دروست دەکەن لەو هەولێرەی لەوانەیە لە سلێمانیش تا ڕادێک بەڵام لە هەولێر 4-5 مانگان بە شوێنێکی دامەچوو چەندان ئاپارتماین و باڵەخانەی گەورە بەرز بوونەتەوە ئەو پارەی چییە هی دەوڵەمەندەکان نییە هی سەرمادارەکان نییە هەمووی هیم بەرپرسە باڵاکانە جا بۆ نمونە پارەی جوتیاران هەموو جارێ دوا دەکەوێت جوتیار کار دەکا بۆ ئەوەی بەرهەمی خۆی بدوریتەوە یعنی 3 ڕۆژ پێش ئێستا 15 ملیار و نیو دینار پارەما بوو لە بۆیان هات. باشە ئەمە حسەکی دا و دەرمانمان هەیە لە بەغدا دەبێ ئیش لەسەرەوە بکرێت کە ئەو دەرمانە بەڕێکی بۆ هەرێمی کوردستان بێت چونکە ڕێژەی سەرەتان لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە و هەروەها حسەی پرۆژەکان وڵاتە زلهێزەکان لە عراق پرۆژە دەکەن پێویستە نسبەی حەقیقی بە هەرێمی کوردستان بدرێ مەوادی غذایی زۆر جار لە کێشە و لە خەتەردایە جا یعنی مثلەن ناهاوسەنجی موچەی هەندێک لە چین و توێژەکانی هەرێم و بەغدا وەکو زیندانیانی سیاسی هەموو ئەوانە چ ئێمە لە ڕێی قانون و پەرلەمانەوە بێ چ لە ڕێی حکوومەتەوە بێ چونکە
پەرلەمانتاران بۆیان هەیە متابعی حکومت بکەن، محاسبەی حکومت بکەن، وەزیر پەلچێش بکەن. وەکو ئێرە نییە وەزیرێک بانکەی ئەگە سەر بە هەردوو لایەنی دەسەڵاتدارەوە بی وەکو پێویست ڕێگەی پێنەدرێ. چەند جار زانیومانە لایەنە دەسەڵاتدارەکان بە وەزیری خۆیان گوتووە کاکە مەچوو ئێمە لە ڕێی فراکسیۆنەکەمانەوە کە زۆری نییە وە دەکەین کە ئەتونەچی، بەڵام لەوێن دەرێ یعنی ناوناوی پەرلەمانتارە. من دووجار بەلای کەمی دووجار لەگە جەنای مامۆستا عەلی باپیر لەگەڵ وەفدی کۆمەڵ چوومەتە بەغدا سەردانی بەشدار بووم لە سەردانی سەرۆک کۆمار و سەرۆک پەرلەمان و مەسەلەن سەرۆکی حکوومەت و مەسەلەن مەراجعی دینی و مەرجعیاتی دینی یا خود مەسەلەن برێن شخصیاتی سەرۆک حزبەکان لەوێن دەرێ هەستمان کردیە کە پەرلەمانتار چەند بە قەدر و قیمەتە. ئێستاش لە هەرێمی کوردستان فەرم و نزیک ساڵێکە خەڵک دەنجی داوە بۆ دەنجی داوە پەرلەمان ئەکتیڤ بێ، حکوومەتێکی کارا و خەدوم و خزمەت کار هەبێ، پەرلەمان محاسبە و متابعی حکوومەتی هەرێم کە پەرلەمانیش لە کار کەوت، پەرلەمانیشیان مەسەلەن برێن کارانە کرد. باشە زۆرینەش پەرلەمانتارانی پارتی وێچێتین ڕێزم بۆ خەڵکی باشیان، بەڵام چونکە وابەستەی سیاسەتی حزبن ئایا کەسیان بەدەنکات بڵێتە حزبەکەی کاکە ئەمن نوێنەری گەڵم خەڵک دەنجی بە من داوە ئەمن پێت رازی نابم ئەگە لێم دەگەڕێی پەرلەمانەکە کارە دەکەین ئەگەنا ئیستیقالە دەدەم نەخر هەمویان پارە وەردەگرن. دەزانی 96 پەرلەمانتار کە تا ئێستا پارەیان وەرگرتووە نزیک 10 میلیارد دینار دەکا، یعنی نزیک 10 میلیارد دینار دەکا، یعنی ئەوە پارەیەکی زۆر و زەوەندە ئەگەر بێ بەسە خەڵکی باشکەی ئەگەر یەکی 250,000 دیناری بدرێتێ دەکاتە 40,000 کەس پارەی بەبەر دەکەوی. کۆمەڵی دادگەری کە موسسە و دەستگایەکی بەخشینی هەیە لە خلالی 2 ساڵان هاوکاری غەزەی کرد لە ڕێگای 33 پرۆژەوە توانی 530,000 کەس بەهرەمەند بی. ئێلە هەرێمی کوردستان ئەو هەموو پارە زۆر و زەوەندە هەیە بەڕاستی، بەڵام خەڵکی هەژار و نەدار زۆرە. ئەگەر دەستگا خێرخوازیەکان نەبی خەڵکی هەژار و نەدار بێناستیش دەبی و کۆسکەوتەتریش دەبی و زیاتر هەز بە مەعاناتیان دەکرێت. دەستخۆش بە کاکشوان هەر زۆر بە کورتی ئەگەر پەیامێکت بۆ دەنگدەران هەبێ لێرەوە ئەگەر بە کورتی بێسوازم چون کاتی پۆدکاستەکەمان کۆتایی هاتووە. بە کورتی کاگرامیاری بەڕێز ئەمن داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە شێوێکی گشتی، یعنی خەڵک چەند هەڵبژارنێکە هەتا دەگاتەوەش تا ڕادەک ساردا، ئەویش هەندێک شتی لە بیر و هۆشدایە، هەندێک حەقا و هەندێکیش لەوانەیە بە هەڵە تێگەیش بن، ئەویش ئەوانن دەڵێن کاکە هیچ بە هەڵبژاردن ناگۆڕێ، هەڵبژاردن نەتیجەی نییە، هەڵبژاردن هەر ئەوانە لەسەر حکومن، یعنی هەڵبژاردن وای تێدا دەکرێت دەستکاری تێداکرێت بە هەر حاڵ. بەڵام ئایا حل و بەدی لە کەچیە خۆ حەڵ ئەوە نیە دەست بدەیە چەچی ڕوبەڕووی حکومەتی خۆی بکتوێ بۆ نمونە، یعنی کودەتایەکی سەربازی ڕووبدا جا کەسێک مەسەلەن ئەگەر بیەوێ گۆڕانکاری بکە پێویستە بەڕاستی بەدەنگ بیکە، یعنی ئەو دەنگەی بە تۆی دەدا بەمنی دەدا دەنگ بە خۆی دەدا بەرگریکردنی لە خۆی با بچنە سەر سندوقەکان بە شێوەیەکی گشتی. یەک ئەگەر بە باتڵیش بی بۆ نمونە وەرەقەکە نەمێنێتەوە کە لایەنە دەسەڵاتدارەکان دەستکاری تێدا بکەن. دوو با بە باتڵی لێ نەدا کە زەڕبیشی لێ نەدا با بتوانی ینی ڕای لە چێ دەنگ بەوی بدا. ئەگەر ڕاستە ئەو خەڵکە لە لایەنە دەسەڵاتدارەکان ناڕازیە معارەزەیە با بڕوا بەدەنگ بیان گۆڕی، ئەگەر بەدەنجیش نەکە ئەی چ دەکە کەواتە ئەوە ئەضعف الئیمانە، کەواتە موقیفەکەی بەو شێوەیە با بە پروپاگەندەکانی ئەوان هەر نەخەڵەتێ بڵێن وەڵا کاکە گۆڕانکاری دەسەڵات حەزەکە خەڵک دەنگ نەدات و بەشداری دەسەڵات دەزانی چۆنە دەسەڵات بە ئیعلام بە زاهیر دەڵێ کاکە بەشداری لە هەڵبژاردن بکەن، بەڵام ئەوان حەز دەکەن یعنی خەڵکی معارض خەڵکی ڕەخنەگر خەڵکە کە لەوە ناڕازیە بەشداری نەکە، بەڵام ئەوان بە تۆبزی لە ڕێی زەخت و فشار و هەویە لێوەرگرتن و نان بڕین و موچە بڕین زەخت و فشار لە خەڵکی خۆیان دەکەن دەبێ بستنە سەر سندوقەکان، کەواتە دیسان لێرە بەو عملیە ئەوان دەبنەوە میلەت دەدۆڕێنی. ئەگەر خەڵک نەچی ئەوان بگۆڕی ئەوان هەر لەسەر حکم دەبن سەردەستە دەبن هەر حکمی خەڵک دەکەن خەڵکی هەر فەقیر و هەژار دەبی و بە هەر گلەیشکاو هیچ پێ ناکرێ با خەڵک ئازابی مەربی بچی بەدەنگ ئەوانە بگۆڕی. ئەوانە لە مێژە کاتی گۆڕینیان هاتووە چونکە بەڕاستی زۆر خراپەکارن زۆر گەندەڵن. تەماشە دەکەی لە کۆمەڵێک ڕۆوە کە ئەمڕۆکە لە وتاری ئیعلانی لیستم باس کرد، بۆیە من داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم
ئەوانەی بە تایبەتی معارەزن، ئەوانەی ناڕازین، ئەوانەی گلەیان لەو دەسەڵات و حکوومەتەیە بچن بەشداری بکەن، بە تایبەتیش لە مسلمانان و متەدەینان و لە جەماوەری خەڵکی کۆمەڵ دەکەم، لە ئەندامانی کۆمەڵ دەکەم، ینی بە شێوەیەکی گشتی بستنە سەر سندوقەکان دەنگ بە کاندیدانی کۆمەڵی دادگەری بدەن. باشە، دەست خۆش کاک شوان، زۆر زۆر سپاس دەکەین کە کاتی خۆت بێمە بەخشی. کاک شوان ڕابەر، سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری، کاندیدی ژمارە 1 لە پارێزگای هەولێر لەسەر لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 250. زۆر زۆر سپاس دەکەین کە لەگەڵمانابووی و سپاسی ئێوەشەکەین بینەرانی بەڕێز کە تاو کەسە لەگەڵمانابوون تا بێگەیشتنەوەیەکی تر لەگەڵ کاندیدێکی تر بە خواتانە سپێرین، خواتان لەگەڵ.